پشتی لە خوا کرد خوای گەورە میهرەبان ژیانی تاڵ دەکات ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا أو كسي كوا پشت لە خوا دەکا پێی وایە ڕووکردنە خوا دوای دەخەو عەقلی بۆ گەن دەکات و دەیکاتە ئینسانێکی فاشل بۆیە ڕوو لە خوا ناکە خۆشی پێ ڕۆشنبیرە بەڵام خوا دەفەرمێ فإن له معيشة ضنكا ئێمە ژیانێکی بۆ دابین دەکەین بەڵام ژیانێکی چۆن پڕ لە چەرمەسەری و پڕ لە ناڕەحەتی و پڕ لە دەرد و بەڵا دەبینی ئەو مرۆڤ بە هیچ شتێک دڵی خۆش نابێ هەرچەند خۆی دەوڵەمەندتر دەکات هەر دڵی خۆش نابێ هەرچەند لە دەسەڵاتدا خۆی نزیکتر دەکاتەوە خۆی بەرزتر دەکاتەوە هەر دڵی خۆش نابێ هەرچەند تاوان دەکات هەر دڵی خۆش نابێ چونکە هۆکاری ڕاستەقینەکەی بریتێ لە پشتکردنە لە خوا خواش وعدیدا ئەو کەسەی کەوا پشت لە خوا بکە فإن له معيشة ضنكا ژیانێکی ئەو پەڕی ناڕەحەتی بۆ دابین دەکەین بۆیە زۆربەی ئەوانەی شەکوای خراپی منداڵەکانیان دەکەن کەسانێکن لە دنیادا ظاهیرەن هەیەنە منداڵەکەم سەرڕۆی و سیارەشم بۆ کڕی و خانووشم بۆ دابین کردو و ژنیشم بۆ هێناوە و ماگانە ئەوەندەشی دەدەمێ و کەچی سەرڕۆی و بەقسەم ناکەم بۆ چونکە ئەو مرۆڤە پشتی لە خوا کردو کە خوای گەورە میهرەبانیش هەر کەسێ پشتی لێ بکە دەرگای ڕەحمەتی خۆی لێدا دەخ لە ژیانی دنیایدا بۆ پەڕی ناڕەحەتی لە قیامەتیشدا بەچوێری حەشر دەکرێت ونحشره يوم القيامة أعمى پەروەردگار دەفەرمێ لە قیامەتیشدا ئێمە بەچوێری حەشری دەکەن چوێر پرسیار دەکە باشە ربي لما حشرتني أعمى وقد كنت بصيرا أي پەروەردگار ئەوە تۆ بۆ بەچوێری حەشرم دەکەی خۆ من لە دنیادا هەردوو چاوەکەم ساغ بوو بەڵام دەفەرمێ كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى دەزانی بۆ تۆ بەچوێری حەشر دەکرێی چونکە لە دنیادا ئاەتەکانی ئێمەت بۆ هات پێت گوترا ڕوو لە خوا بکە بەختەوەردەبی پێت گوترا ڕوو لە خوا بکە خوای گەورە میهرەبان لفتحنا عليهم أبواب السماء والأرض دەرگاکانی ئاسمان و زەویت بۆ دەکاتەوە لە ڕەحمەتی خۆی بێبەشت ناکە بەڵام پشتت تێی کرد بۆی ئەمڕۆ تۆش بەو شێوازە مامەڵەت لەگەڵ دەکرێت ومن كانت في هذه الحياة الدنيا أعمى فهو في الآخرة أعمى هر كسيك ومن كان في هذه الدنيا أعمى فهو في الآخرة أعمى هر کەسێ لە دنیادا بەرامبەر بە ذیکریادی خوا پەردە بێنێ بەسەر چاویدا و ڕوو لە خوا نەکە لە قیامەتیشدا کوێر دەبێت لە قیامەتیشدا خوا چاوەکانی لێ دەستێنێتەوە چونکە لە دنیادا چاوی بە نیعمەتەکانی